خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ ڵاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کورد بە دوو وەرەقەی جیا، بە دوو ئیتیجاهی جیا، بە دوو فڕۆکەی جیا بەرەو بەغداد چێت. کۆمەڵێک پرسیار لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بووە. ئەو هەموو خوێن و خەباتەی کە لە پێناو هەرێمی کوردستان و سەقامگیری هەرێمی کوردستان ڕژە، ئەگەر بەهۆی لێکترازان و بەهۆی ئەو ماڵجیاییە مەترسی لەسەر دروست بوو، شێ وەڵامیە و پرسیارە ئەداتەوە. ئەگەر پیلانێکی ئیقلیمی لەسەر هەرێمی کوردستان بوو و دوجار وەکو ئەوەی کە لە دەرەنجامەکانی ڕیفراندۆمدا ڕوویدا، شێ وەڵامی ئەمە ئەداتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان باز لەوە دەکات کە پارتی یەکڕیزی تێکداوە و کاتێک ئەوان باسی و خەڵکیان تۆمەتبار دەکرد بە عێراقچێتی و خەڵکیان تۆمەتبار دەکرد بەوەی کە ڕێکەوتنیان لەگەڵ لایەنە عێراقیەکان هەیە، ئێستا لە بەرەبەیانێکدا خۆیان بەرلەوەی خەڵک لە هەرێمی کوردستان لە خەو هەڵسێ کاندیدیشیان پێشکەش کرد و لەگەڵ سوننە و شیعە لە ڕێکەوتندان و ئێستا شەڕی عێراقچێتیەکی تۆخ دەکەن لە کاتێکدا خۆیان نەیانوت ئێمە بێ لەگەڵ عێراق دوو دراوسێی جیابین یاخود دوو دراوسێ بین و ڕێز لە یەکتر بگرین. پارتی ژەڵێ یەکێتی لەسەر پۆستێک یەکڕیزی تێکداوە و نایەوێت بە یەکڕیزی بڕۆینە بەغدا. دوجار ئەمڕۆ جێگرەوەی قاسم سلێمانی لە هەولێر بووە. دواپەیامی گەیاندۆتە پارتی دموکراتی کوردستان. بڕیارە سبە یەکێتیش کۆ ببێتەوە و جارێکی تر چەند بڕیارێک بدات. بڕیارەکانی یەکێتی چی دەبێت؟ حەوتی مانگ کێ دەبێتە سەرۆک کۆمار و کێ ئەم پەرتەوازەیە یەک دەخاتەوە. هەمووانم شەو لە پانۆڕامەوە گفتوگۆی لەسەرەکەین لەگەڵ بەڕێز عوسمان بانیمارانی سەرکردە لە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکات فەرماندە و پێشمەرگەی دێرین. کا عوسمان سڵاوت لێبێ کە بەڕێستان لە شاری کۆیەوە لەگەڵمان. کا عوسمان خوێنەوەی جەنابەت بۆ ئەوە پێت وایە بڕیارە دروستەکە کامە بوو بۆ ئەوەی کورد و مەترسی لەسەر هەرێمی کوردستان نەبێت؟ سڵاو بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کوردستان نوویس. دیارە بڕیارە دروستەکە هەمومان دەیزانین. بڕیارە دروستەکە ئەوە بوو کە لە کاتێک وەفتێکی هاوبەش لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بە یەک فڕۆکە بەرەو بەغدا ڕۆیشتن بە پێی لێدوانی ئەندامانی وەفتەکە قرار وا بووە ڕێکەوتن لە بینی پارتی و یەکێتی وا کرایە سەرەتا لەسەر مافەکانی کورد کە چەندین ساڵە کێشەی ئێمە لەگەر حکوومەتی ناوەند لەسەر بودجەیە، لەسەر مەسەر یاسای نەوتە، لەسەر یەکسانیکردنی موچەی پێشمەرگە و هێزی بەرگری عێراقا، لەسەر مادەی 140 و قرار وا بووە لژنەکە پێش ئەوەی لەسەر پۆست قسە بکەن لەسەر مافی گەلی کورد لەگەر حکوومەتی داهاتووی عێراق ڕێک بکەون پاشان لەسەر پۆستەکە قسە بکەن. بەداخەوە ئەوەی دەیبیستین و دەیبینین بەداخەوە وەفتەکە وەلایانی پارتی دموکراتی کوردستان سادقانە نەبووە لەگەر بڕیارەکانی کە لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان وعدوا بووە لەگەر هەموو لایەنەکان بە یەکەوە دابنیشن و داوای مافەکان بکەن. بەداخەوە لە پشتەوەی یەکێتی پارتی دموکراتی کوردستان لە یەکڕێزی کوردی لە ئیجماعی کوردی دەرچووە ئیتفاقەکی سێ کوچکەیی لەگەر سەدریەکان و ئەلبوسی کردیە کە بەداخەوە بۆت لە نەتیجە ئەگەر هەروە بڕوە پارتی سووربی لەسەر ئەو سیاسەتەی هەم
نێو ماڵی شیعەتێکە چی هەم عێراق تووشی تەنگژە دەبی هەم ڕنگدانەوەی لەسەر کوردستانیش دەبی هیوادارم پارتی دموکراتی کوردستان هەست بەوە بکە و ئێستاش هەموو شتێک لەدەست نەچووە بگەڕێتەوە بۆ منتیقی سیاسی کە وەزعی گشتی کوردستان بە عێراقیشەوە لەبەر چاو بژیرێ نەک بۆ پۆستێک یەک ڕێزی ماری کورتێک بدە. بۆچی پێتان وایە پارتی ئەو یەک ڕیزەی تێکداوە کاک عوسمان بانیوارانی ینی پارتیش پێوە کە کورسی هێناوە و ینی بەستەحقاق خۆی دەزانێت سەر و کۆمارە خۆیان بێ. پارتی ئەوە باش دەزانێ ئەو پاروە خوددانی هەروە ئاسان نییە چونکە ناکرێ پارتی هەم لە کوردستان دەسەڵاتی قۆڕخ کردیە دەتوانین برێن لە کوردستان هەر سێ سەرۆکاتیەکە لای پارتیە چونکە پارتی وای دامەزراندە لە کوردستانیش بەداخەوە لە دوای نەمانی مامزەلالەوە پارتی خەریکی بچووکردنەوە و پەراوێزخستنی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەداخەوە نەدەبوو وابی خۆتان دەزانن سەرۆکی هەرێم ئەوە لای پارتی دموکراتی کوردستانە و سەرۆکی حکومەت لایوانە سەرۆکی پەرلەمانیش دوو جێگر و سکرتێری پارتی ناکەواتە هەموو قرارەکان بە دوو لە سەسێ تێدەپەڕیکەواتە لە پەرلەمانیش هەر بۆ پارتی دەگەڕێتەوە سەرۆکی پەرلەمان یەک دەنگە ئەگەر کوردستان قۆڕغ بکە و بەغداش قۆڕغ بکە ئەدی یەک ڕێزی لە چێ دەمینێ ئەدی پێکەوە تەوافق لە چێ دەمینێ ئەدی ڕێکەوتنی پارتی و یەکێتی ئیتفاقی استراتیژی لە چێن دەرەیە بۆیە ئەقا و پرسیارە لەوان بکرێت جوای بدەنەوەی ئێمە دەزانین فعلەنەوە پارتی یەک ڕێزی تێکەدا چونکە پارتی تمۆحەکانی زۆرە وەکو باسم کرد دەیەوێ یەکێتی بە تەواوی پەراوێز بخە. وایە پارتی بازنەوە دەکا کە ئەوان کێشیان لەگەڵ کاندیدی یەکێتی هەیە و ئەگەر ناپیان وایە ئەو پۆستە کێشیان نییە بۆ یەکێتی پێت وایە پارتی بۆ خۆی ئەو پۆستەی دەوێت یاخود ئەمە بیانوە. پارتی فرسەتێکی بۆ هاتووە دەیەوێ ئەگەرەوەی بۆ بستە سەر فعلەن بەبەردەک چەند کێلێک بپەڕێنی یەکیان ئەوەیە ئەو فرسەتەی لۆی هاتیە ئەگەر بچێتە سەر لە بەرامبەر شاریعی کوردی و عەرەبی هەم وەکو دەرەی تقام لە یەکێتی بکاتەوە کە لە 2010 یەکێتی پارتی بەرامبەر یەکێتی کاندیدەکەی سەر نەکەوت خاڵی دووەم ئیتقام لە پەرلەمانی بەغداش بکاتەوە کە کاک وشیار زێباریان بانکێشتی پەرلەمان کرد و سەعبی سیقەیان لێکردەوە کە پێیان برێتەوە ئێوە ناحەق بوون و خاڵی سێمیش ئەوەیە ئەگەر کاک وشیار زێباری بکەن بە سەرۆکی پەرلەمان و لۆیان بچێتە سەر کەسێک لە عائیلەی خۆیان لە زگەوە دەکەنە سەرۆکی کۆماری عێراق و هەموو شتەکان لە بینی خۆیان لە عائیلەی خۆیان دەرناچی بۆیە بۆ پارتی ئەو فرسەتە هاتە پێشەوە ئەگەر پێی قوت بدرێ پاروەکی باشە بەڵام تەسەور دەکەم پارتی خۆی زەرەر دەکا لەو هەنگاوە. بۆچی زەرەر دەکا بە چ پێوەرێک کاک عوسمان پارتی زەرەر دەکا؟ لەبەرەوەی زەرەر دەکا ئیجماعی کوردی تێکەدا و بالتەئکید ئەوە بکە ئەو وەزعە لە بەغدایە کە دروست دەبی ڕنگدانەوەی لە سەرهەرێمی کوردستانیش دەبی دیارە پارتیش باش ئاگای لێیە کە وەزعی هەرێمی کوردستانیش تێک بچی کورد زەرەر دەکا و پارتیش بەشێکە لە کورد و ئێستاش لە کوردستان دەسەڵاتی کوردی بەشی شێری هی پارتیە کە وەزعەکە تێکچی هەر پارتی زەرەر دەکە. باشە ئەمڕۆ بازەوە دەکرێت ئیسماعیل قاعانی لە هەولێر بووە و دوا پەیامی داوە بە پارتی دموکراتی کوردستان بەوەی کە نەڕواتە ناو ئیتیفاقیە و بەردەوام نەبێت لەسەر ئەو ڕێڕەوە. پێت وایە ئێران 2000 تەنها بە پەیامەکانی ئێران چی دەبن کە ئەوەی کە بە تەجروبە لە ڕابردوودا هەبووە؟
پارتی ئێران بتەکید نیگەرانە بە تێکدانی یەکڕێزی شیعە دیارە ئەوە بە هیچ ناگۆڕێتەوە ئێران نایەوێ ماری شیعە لەت بی ئێرانیەکان پێیان وایە پارتی سەبەبێکی ڕئیسیە بۆ تێکدانی یەکڕێزی ماری شیعە بتەکید تەسەور دەکەم پارتیش لە چەند ڕۆژی داهاتوو نەرم بنوێنی دیارە ئەوەی هەڕەشەی ئێران بە نیسبەت پارتیەوە جێلێ وابزانم بە هەند وەردەژی. بەڵێ کا عوسمان پێت وایە ئێران لەسەر ئەوەی کە پارتی کاندیدیە بۆ پۆستی سەرۆک کۆمار لە بەرامبەر یەکێتی هەڕەشە لە پارتی دەکات یاخۆت لەبەر ئەوەیە کە پارسەنجی شیعەکانی گۆڕانکاری بەسەردا هێناوە؟ بەخۆی هەردوولایانی هەیە یەکیان ئەوەیە ئەو ڕێکەوتنە سێکوچکەی پارتی دێموکراتی کوردستان و سەدریەکان و عەلبووسی پارتی بە دژی شیعە و بە دژی خۆی دەزانی ئەوە یەک دووش تێکدان و لەتکردنی ماری شیعە فعلا بەخەتەر دەزانی بۆیە پێی وایە بەشێک یعنی یەکێک لە سێ سەرۆکاتیەکەی بەغدا لە ناو ئەو سێکوچکەیە نەبی ئێران ڕەنگە وای پێ باش بی. باشە کا عوسمان یەکێتی یان پارتی ئەگەر بۆ خۆی کەسیویە کورسی هەیە و یەکێتی 18 کورسی هەیە پێدوانێ مافی ئەوان بێ داوای ئەو پۆستە بکەن؟ نا ئەوەی وەکو باسم کرد عێراق بە کوردستانیشەوە لەسەر دێموکراتیای تەوافقی دامەزرا و هەر دەبێ واژبی خۆ پارتی و یەکێتیش ئەگەر ئیتفاقی استراتیژی نەبووە ئێستا وەزعی زۆر خراتر دەبوو ئەوەندە پێشکەوتنەی لە کوردستان کە بووبی لە نەتیجە و بەرهەمی ڕێکەوتنی استراتیژی بووە هەر کاتی ڕێکەوتنی استراتیژی نەمینێ ئەو پێشکەوتنانە و وەزعەکە زۆر لە ئێستا بتەکید خراتر دەبی ئەوە بۆ عێراقیش وایە عێراقیش لەسەر ئەساسی ڕێکەوتن و تەوافق دروست بووە دەبێ هەر واژ بی چونکە عێراق ناتوانێت ئەگەر بەڕاستی پارتی دێموکراتی کوردستان مەسلەی زۆرینە و کەمینە بباتە بەغداوە لە کوردستانیش پەیڕەوی بکە هەموو بنەماکانی تەوافق و ڕێکەوتن تێک دەسی کەواتە وەزعەکە بەگشتی تێکەسی هیوادارم پارتی واز لە زۆرینە و کەمینە بینی چونکە هەمومان دەزانین زۆرینەکە چۆنە پارتی خۆشی دەزانی زۆرینەکە چۆنە زۆرینەکە هی ئەوەی نییە شانازی پێوە بکەن بتەکید ئەگە پارتی لە سلێمانی زۆرینەی هینا ئەوە شەرعیەتی هەیە یا لە کەرکک زۆرینەی هینا ئەوە شەرعیەتی هەیە بەرام لە هەولێر و دوهۆک زۆرینەی پارتی نابتە شەرعیەت چونکە خۆی دەزانی چۆن هینایە زۆرینەکان بەڕاستی پاک نییە. گومانتان هەیە لە زۆرینەکەی پارتی بۆچی گومانتان هەیە کا عوسمان کە خۆت لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش یەکێک بووی لە سەرکردەکانی یەکێتی لە هەولێر یعنی بەپێ و زانیاریانە بۆچی زۆرینەکە پێت وایە کە بەکو دەڵی دەزانی چۆنی بەدەستهێنایە؟ پارتی قۆڕخکاری کردیە دیارە فعلا معلومیش بوو و لە مووسر و لە ڕۆژئاوای هەولێر و بتەکید لە زۆر شوێنەکان پارتی قۆڕخکاری کردیە چاوسۆرکردنەوەی کردیە و دەنجی بە ناحەقیدایە و هەر دەرکەوتووە هەر کۆمەڵێک تەزویر هەبووە لە هەموو شوێنەکان بە تایبەتی لەو شوێنانەی پارتی دەسەڵاتە قۆڕخکاری کردیە لە هەربژاردن بەڕاستی چاوسۆرکردنەوە هەبووە ڕێگرتن هەبووە هەموو ئەوانە وای کردیە پارتی وا دەنجینە جا خۆی سپاتیش بووە بەڵام ئەوە وەکو دەرێ قبول کرایە و بەڵام حەقی شانازی پێکردنی نییە ئەو زۆرینەیە. بەڵێ کا عوسمان ئەگەر هاتوو پارتی لەسەرەوە بەردەوام بوو و سوور بوو لەسەرەوەی ینی لە سەر ڕێڕەوی ڕێکەوتنەکەی حەلبووسی سەدر توانی سەرۆک کۆمار بباتەوە ئەو کاتە پێت وایە یاخود دەبێت هەڵوێستی یەکێتی چی بێت بە بۆچوونی بەڕێستان ینی ئەوەی کەوک پێشنیاز بێ یانۆکو بۆچوون بێ؟ یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەردەمی سەرۆکی کۆچکردو جەنابی مامجەلال زۆر تەسحیەی بە یەکێتی نیشتمانی کوردستاندا لە پێناو بەرژەوەندی بەرزی گەلەکەمان و بتەکید
تا سفر ئێستاش کاک باڤل لە هەنگاوەکانیدا هەنگاوی باشی نایەوە چەندین جار خۆی چوویتە لای کاک مەسعود و داوای لێ کردیە ڕەنگە هەتا حەدی ڕزا کە بۆی یەک ڕێزی ماری کورتێک نەچی بەداخەوە کاک مەسعود ئیستیزابەی باشی نەبووە و ئەوەی کاک باڤل کردیتی بەشێکە لە سیاسەتی سەرۆک مامجەلال مرونەتە بەڵام خۆ ئەگەر هیچ چارەیەک نما ئەتوو بەردەوام لە وەکو دەرێ موامەرەبی لەسەر یەکێتی و محاولە بکە یەکێتی پەراوێز بخەی بتەئکید یەکێتی دوای ئەو مەسەلانە قسەی تری دەبی. پێت باشە قسەکانی چی بێ مەسەلەن دوای ئەوە ئەگەر بێت و ئەوە سەرکەوێت کە تا ئێستا تا ئەم کاتێک کە بەرنامەی تێدا دەکەین پارتی سوورە لەسەرەوە لە دوانی باڵا و تەنانەت کادرەکانیشان بازەوە دەکەن پێویستە لە ئێستاەوە یەکێتی پیرۆزباییمان لێ بکە. ئەمن هیوادارم پارتی لەو بڕیارانەی دایتی بەخۆی دابستەوە و سارد ببیتەوە پاشە کشە بکە لەوەی و نەبیتە سەبەبی تێکدانی ناوماڵی کوردی ئەگەر پارتی سووربی لەسەرەوەی بەڕاستی هەم بۆ عێراقیش قورسە مەسەلەن ئیهانەشە بۆ عێراق ئەگەر بێت و مەسەلەن لە بەغداش کەسێک بکەنە سەر کۆمار کە قسەی لەسەربی بۆ عێراقیش قورسە یعنی هیوادارم پارتی باشتر بەخۆی دابستەوە بەڵام ئەگەر ئەوەی لۆ چووە سەری بتەئکیدە من لەگە ئەوە دامەیەشێتی بە پەیوەندیەکانی خۆی دابچێتەوە لەگەر پارتی دێموکراتی کوردستان. بەڵێ لە چه ئاستێک بە پەیوەندەکان دابچێتەوە خەڵک ترسی لەوە هەیە کە دۆخی هەرێمی کوردستان بەرەو دوو ئیدارەی بڕوا بەرەو لێکترازان بڕوا ئەو مەترسیە لای خەڵک هەیەەوە بە چاوەڕوانیەوە چاوەڕوانی ئەوەن کە ئەمە ڕوونەدات پێت وایە ئەو وەختە یەکێتی دیسان دەبێ مرونەت بنوێنێ لە پێناو یەک ریزیان لەوە دەردەچێت کە یەکێتی مرونەت بنوێنێ. ئەوجاوە هیچ پرسی یەکێتی پێ ناوێت چونکە پارتی هیچی بۆ یەکێتی تێدا نایلی ئەگەر سەرۆ هەموو پۆستەکان لە کوردستان ببا و لە عێراقیش ببا هیچی بۆ یەکێتی تێدا نمایە یەکێتی فعلەن دەبی بیرێک لە خۆی بکاتەوەکو باسم کرد. ئەوجاوە چەندین شێوازی بیرکردنەوە هەیە دیارە ئەو کاتی بڕیاری لێ دەدرێ چ بە وەکو دەرێ شێوەی فیدراالی پارێزگاکان بی هەرێمی سربەخۆبی ئیتر هەر چۆنێک ئەو کاتی گونجاو بۆ ئەو مەرحەلەی قۆناغی دوای ئەو مەسلەیە بێتە پێش دەبی یەکێتی بیری لێ بکات چکە بەدەست یەکێتی نییە پارتی یەکێتی پەراوێز دەخاگە و هەنگاوە بنێن. باشە پارتی بازلەوە دەکات کە سەنجی قورسایی ئێستا یەکێتی هەر ئەوەندەیە و ڕەنگە باش مەسەلەن هەتا دوێنێ لە پانۆرامەیەکێک لە کادرا پێشکەوتەکانیان کە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی و لە هەڵەبجە و گەرمیان کاک فازڵ باسی لەوە کرد کە قدرەتی یەکێتی لە ئێستا هەر ئەوەندەیە و دەبێت ڕازی بێ بەوە و بۆ پیرۆزباییش لە پارتی بکە. سنگ و قورسایی یەکێتی تەنها ئەوەی کورسیەکانیەتی یاخود هێشتا علاقاتەکانی یان حساباتی لە ئاستی عراقی و ئەقلیمی بۆ دەکرێت. حەق نییە پارتی دێموکراتی کوردستان وا بیر بکاتەوە چونکە خۆی لە هەموو کەس باشتر یەکێتی دەناسی. یەکێتی نیشتمانی کوردستان لە سەردەمێک دروست بووە کە بە پارتیشەوە حەقە شانازی پێوە بکە دوای ئەوەی پارتی دێموکراتی کوردستان هەموو گەلی کوردی لەگە بوو ئاژبەتاری بە قەزیەی کوردی کرد و فعلەن تەسلیمی هەردوو ڕژێمی شای بگۆڕ بەگۆڕ و سەدامی گۆڕ بەگۆڕ بۆەوە یەکێتی نیشتمانی کوردستان سەنگەرە چۆلکراوەکانی پارتی ئاوەدان کردەوە و شۆڕشی نوێی ئەعلان کرد و دیارە بەداخەوە شانازی پێوە ناکەین و پێمان زۆر ناخۆشە باسی دەکەین بەرام لە هەموو جەولەکانی شەڕی ناوخۆ بەداخەوە پارتی یەکێتی دەناسی هەموو جارێ پارتی خۆی هانای بۆ ئەو دەوڵەتای قلیمیانە بردیە بۆ شکانی یەکێتی خۆی هێزی یەکێتی دەناسی یەکێتی هەر کاتێ بێتەوە مەدانەکە و هێزەیەر هەیە هیوادارم پارتی قەت بیر لە شتیوان نکاتەوە کە یەکێتی
لە حاڵەتی ئێستادا سەنجی هەر ئەوەندەیە پارتی ئەوەندە ڕێزی بگری بەڵام مەگە لە حاڵەتێکیشدا خۆ یەکێتی با حزبی دووەمیشبی بەرام خۆ دەبی وەکو حزبی دووەم پارتی حساب لە یەکێتی بکە ئەگەوانە نەکە پارتی بەرامبەر مێژوو بەڕاستی خۆی دەبی تەحەملی مەسئولیت بکە. بەڵێ کا عوسمان زۆر باسی عراقچێتی دەکرات تەنانەت مەسەلەن ئەگەر پەرلەمانتارێک باسی ڕێکەوتنینەوان هەرێم و بەغدای بکردبایە مێدیاکان و بەشێک لە پەرلەمانتارەکانی پارتی دموکراتی کوردستان تۆمەتباریان دەکرد بە عراقچێتی و دەیانەوێت مەسلەی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان دروستکەن. ئێستا چی مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان دروستەکە عراقچێتی یان ئەو اتفاقانە؟ بەداخەوە لەبەرەوەی پارتی دموکراتی کوردستان لەسەر هەموو مەسەلەکان لەسەر ئەساسی بەرژەوەندی بیر دەکاتەوە و بڕیارەکانیش لەسەر ئەساسی بەرژەوەندی ئەو سەحاتە دەدا قول بیر ناکاتەوە و ئێمە لە سەرەتاوە پێمان وا بووە لەگەر عێراقێکی بەهێز بین و لەگەر عێراق لێکتێگەویشتن هەبی هەمومان هەنگاو بنێن و سوقلی خۆمان بخەینە بەغدا بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان کە مافەکانی گەلی ئێمەی تا ڕادەکی باش تێدا سەلمێنراوە بەرام بەداخەوە پارتی هەر لە سەرەتاوە ئێمە ئیتیهام دەکرد بە عێراقچێتی و بە هەندە جار بەجاشی عێراق و وا ناوی دەبردین ئێستا بەداخەوە خۆی هاتە سەرڕێی ئێمە و ئیشەکەی ئێمەی پێباش بووە ئێستا ڕێی ئەمە جێمان بەبە ناکەوی لە بە پارتی بچینە بەغدایە و نەشان ماسکردنیش بەبەر ئێمە ناکەوی هیوادارم ئەوان وا یعنی ئەوەی بکەنە پێوەەر پێشببینی یەکێتی بچوونەکانی یەکێتی هەر لە سەرەتاوە ڕاست بووە و ئەو هەنگاوانەی ئەوان نایان بۆ ڕیفراندۆم و سەر بەخۆی و عێراق بکەنە جیرانی خۆیان و ئێستاوان شەر لە سەر کۆمار دەکەن کە کاتی خۆی دەیانگۆی ئەمە زیرانێکی باش دەبین ئەوە حەقا هیدونیان بەبیر بێتەوە قسەکانی چەند ساڵی ڕابردوو بینەوە بیری خۆیان یەکێتی ئەو هێزەیە پێشببینی هەبووە و واقع بینانە باسی مەسەلەکانی کردووە پارتیش حەقە ئیستفادە لە بۆچوون و هەنگاوەکانی یەکێتی بکە. بەڵێ کاک عوسمان پێت وایە کە ئەگەر بێت و ئەم دۆخە بەو شێوەیە بەردەوام بێت کە ئەو ڕێکەوتنەی کە هەیە دووبارە بێمە سەر هۆشداری و هەڕەشەکانی ئێران ئێران مەسەلەن ئەمە پرسیارێکی خەڵکە من دەمێ بە تەجروبە وەکو تەجروبێک وەکو سەرکردێک ئاراستی جەنابتی بکەم ینی وە خۆی دەڕوات پرۆسەکە ئەگەر مەسەلەن بەو شێوەی کە ئێستا هەیە ئێران بێدەنجی دەنوێنێ یاخود دوجار ئالۆزی دروست دەبێت بەسەلەوەی کە لە دەرەنجامەکانی ڕیفراندۆم بینیمان بە سادایی خەڵک پرسیار دەکا کە ئێران پێشتر هەڕەشەی کرد و هەڕەشەکانیش لە ڕێ حەشتی شەبیەوە جێبەجێکران 150 خاچی کوردستانمان لە دەستدا پێت وایە کە سیناریۆکی وەها بە شێوەیەکی تر دووبارە بێتەوە بە حەقەتە من نامەوێ بچمە ناو بابەتە بەڵام ئەو پرسیاری خەڵکە بتاکید بە نیسبەتی ئێران وەکو باسم کرد ئێران بە موامەرەی دەزانی لەسەر شیعە ئەو ڕێکەوتنە بەدەستی دەرەچی بەدەستی تورکیا بەدەستی سعودیە بەدەستی عیمارات و پارتی و سەدریەکان و ئەوەی بە موامەرە لەسەر خۆی دەزانی نازام وەیە یانوەنیە بەرام ئێران ئەوەی بە موامەرە لەسەر خۆی دەزانی بتاکید ئێران بێدەنگ نابی لەسەرەوە پێت وایە چی دەکات مەسەلەن والله ئێرانە خۆت و ئێران ئەمریکای لە عێراق دەرکرد قابی لە خۆ ئێران گاڵتە نییە کاکە ئێران ئەوەی ئێران نەخینتەوە باش لە سیاست تێ نەگەیشت باشە پرسێکی تر هەیە کە لە ماوەی ڕابردوودا مقتەدا سەدر باسی لەوە کردو کە پێشمەرگە میلیشیایە و چەند جار پێشکەشکاری تەلەڤیزۆنیەکە کە مقابلەی لەگەڵ کردو دەڵێ تۆ ینی تەکیدی یان تەکید دەکەیەوە کە پێشمەرگە میلیشیا دەڵێ بڵێ پێشمەرگە میلیشیایە باشە لەگەڵ هێزێکی ئەوها ڕێکەوتن کە بە پێشمەرگە بڵێ میلیشیایە پێت وایە دوجار عاقیبەتی بۆ کورد و بۆ هەرێمی کوردستان خێر دەبێت آخر بەداخەوە بۆ پارتی دموکراتی کوردستان کە مقتەدا سەدر دەرێ پێشمەرگە میلیشایە نوقەی لە بەنایەتە دەرێ پارتی بەڵام سروە عەبدوڵڵا خوشکی شاسوار کە جارێک گوتی
پێشمەرگە ملیشیایە هێزیان لۆ کۆ کردەوە خۆ دەزای مزاهرەیان لۆ کرد دنیایان بەسە داخرا کرد باشە ملیشیاکەی سروەی خەتەرترەیان بە ئەوەی مقتەدا سەدر بۆ مقتەدا سەدر نوقیان لە بەنایە بۆ سروەی هێز کۆ دەکەنەوە ئاخر برێم چی بەداخەوە بۆ پارتی بەڵێ ناوەڵا ئەوەی برێ بەداستی خەتەرەکە ئەوەیە مقتەدا سەدر برێ پێشمەرگە ملیشیاتە دەناگە سروەوەش برێ سروە بۆ ئەوەی تی چاکسازی و ڕێخستن بکرێ پێشمەرگە ڕێک بخرێ بەڵام مقتەدا دەیەوێ حەلی بکە تەسفیەی بکە باشە ئەی ئەگەر باشە ینی با ئەو بیرۆکەیان بۆ چوونەی پارتیش پێتوانی منطقی تێدایە کە ئەوان پێیان وایە مۆدێلی تەوافۆق لە عراق بەسەر چووە و بۆ هەرێمی کوردستانی شوا باشە ئێستا وەکو خۆیان دەڵێن لەگەڵ کۆمەڵێک هێزی نیشتیمانی کە عەزم و تەقەدومە لە سونەکان و سەدرە لە شیعەکان بتوانن زۆری نیشتیمانی سێسەرۆکاتەکە پێک بێننەوە بۆ عراق خێروبێری زیاترە و بۆ هەرێمی کوردستانیش پێت وایە ئەم مۆدێلی تەوافقە بەسەر چۆ ئێستا کاتی ئەو زۆری نییە نەخێر خۆی ئێرە ئەمە دەستورەکەمان وایە تەوافقیە خۆ ئێمە مکەویناتین و بتە ئێستا پارتی یەکێتی نەخینتەوە لە کوردستان چ دەقەومێ مەسەلەن مقتەدا سەدر چارچێوەیە ماهەنگی لە بەغدا نەخینتەوە چ دەقەومێ ئاخر خۆ دەبی عەقڵیەتەکان لەوە گەورەتر بن یعنی بیرکردنەوەکان زۆر لەوە گەورەتر بن دەبی مەسەلا تو چارک و سیتینایە و چۆن جیازە ئەلکترۆنیەکانت بەکارهینە چۆنی ڕێکەوتنت کردیە لەسەر شێوەی هەربژاردن و دابشکردنی بازنەکان ئەوانە هەموو حساباتە خۆ بەڕاستی وەکو باسم کرد زۆرینەکان جێگای متمانەی خەڵک نینە کەس بڕوای بەو زۆرینانە نییە بۆیە ئەو پێداگیریە و ئەو کەلە ڕەقیە دەبێتە هۆی تێکدانی شاریعی کوردی و عارەبی بەڵێ کا عوسمان پرسێکی تر هەیە پێت وایە پارتی بە کۆدەنگ لەسەر ئەوە سوورە کە پۆستی سەر و کۆمار وەرگرێ و یەکێتی فەرامۆشکاوکۆی جەنابەت باسی دەکە یاخود لە ناو خۆیاندا ڕێئی جیان هەیە ئەوەی کە چاودێریت کرد بێ ڕێی زۆر جیان هەیە بتاکیت لە ناو پارتی وەکو دەرێ ئەگەر چینێکی وەکو دەرێ باش میانڕە و هەبی یان وەکو دەرێ دوورتر بیر بکاتەوە قراری سەریان نەدا ئەوانە هەموو پێیان وایە پارتی ناحەقە کاندیدی هەبی لە ناو پارتیش دووڕێی سەراحەت هەیە هەم لەگە سەدرریەکان ڕێکەوتن بەبێ یەکێتی هەم بۆ کاندید بۆ سەرۆ کۆمار بە ناحەقی دەزانن بەڵێ باشە سنگ و قووەتی یەکێتی لە سیدا ئێستا یەکێتی کە چۆتەوە ململانەوە سبەینی بڕیارە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی جارێکی تر کۆ ببێتەوە یەکێتی پشتی بەچی بەستووە لەبەرەوەی تا ئێستا هیچ هاوپەیمانێتێک هیچ ڕێکەوتنیی ئاشکرا نەکردووە بەڵام دەشێوێت کاندیدی خۆی سەر بخات یەکێتی بڕوای بە منتیقیەتی خۆی و بە خەباتژێری خۆی بەستووە یەکێتی وەکو دەرێ منتیقیانە بیر دەکاتەوە یەکێتی تا ئێستاش پێی وایە ئەو دەبێت لەگەر هەموو سەرجەم لایەنە عێراقیەکان بەپێی منتیق بەپێی ئەو حەزمەی هەیتی تەعامل بکە و معاملە بکە هەم لەگە سەدرریەکان هەم لەگە چارچیوەی ئەماهەنگی هەم لەگە بێلایەنەکان و هەم لەگەر سونەکان یەکێتی بەو پێی وایە فعلەن بەو منتیقی خۆیەوە و پێشی وایە یەکێتی کاندیدەکانی ڕەنگە پاکیزەتر بن لە کاندیدەکەی پارتی کاک عوسمان زۆر جار ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن پارتیەوە بە مەسەلەن بە نزیک لە ئێران یان بە هۆکارێک بەوەی کە ناتانەوێت ناوماڵی شیعە تێکدەن ناوماڵی کوردیتان تێکداوە ئێوە یان یەکێتی لەبەر شیعە ئەوەی کردووە یا خۆت بە ئیستیحقاق خۆی دەزانێت ئاخر چمان کردیە خۆ شتێکمان نەکردیە تا باسی بکەین وەرە پێم برێ چمان کردیە بۆ تێکدان ئێمە هیچمان لە بەدەست نیە هەتا ئەوەمان کردبی ئەمە هەر جێڕایالی پارتی بووینە چار جار دەچینە مارێ پارتی جارێک سەرمان لێ نادا هەچی پۆست هەیە ئەوان دەیبن مەسلەی ئەمنی لە دەزوانە مەسلەی بودجە لە دەزوانە مەسلەی نەفل لە دەزوانە مەسلەی سەرۆکی هەرێم لە دەزوانە مەسلەی سەرۆکی حکومە لە ئاخر شتێک لە دەزێمە نییە هەتا پێمان بکرێ ناوماڵی کوردی تێکدەن نازانم لە چێن دەرێ پێمان دەکرێ ئێران پاڵپشتی یەکێتی دەکات یان بە یەک چاوسەری یەکێتی و پارتی دەکات
وڵاوە نازانمەوانەی تاریخ و مێژوو بخینەوە ئەوە پارتی لەگە ئێران ئێستاش ئێران پارتی بە ئێمە نادا چۆن ینی کا عوسمان بەڵام پارتی دەڵێ چێتی ئێران پشتیوانی دەکا بۆ سەرۆک کۆمارەکەی پارتی لۆ خۆی دەزانی ئەو قسەی دری نییە قسەی دری پارتی ئەوەیە پارتی مێژوەکی کۆنی لەگە ئێران هەیە لەگە نیزامی کۆن و نوێی ئێران هەیە شتی هاو بەشیان هەیە قەت هەر کاتێک بگۆڕێ وەزعەکە ئێران قەت پارتی بە یەکێتی نادا پێت وایە حوتی مان کە ڕۆژی دیاریکردنی یەکلاکردنەوەی سەرۆکایەتی کۆماریان سەرۆکی کۆمارە و مقتەدا سەدر پرسێکەیە کە مقتەدا سەدر دەوێ سەرۆکی حکوومەتیش بخاتە هەمان ڕۆژ پێت وایە ئەو ڕۆژە چی ڕوودەدات ینی کێ دوجار پێت وایە مفاجەیەک ڕووبدا بە پێی تەجروبەی خۆت لە نزیک لە 20 ساڵی پرۆسی سیاسی عراقی لە دوای سەدام تەسەور دەکەم پێی تێناپەڕێندرێت چمکەوە ئاسان نییە جارێ مقتەدا سەدر ئەگەر بێت و ئەو موامەرە جێبەجێ بکرێ آخر خۆ ئارامی لە عێراق نامینێ و ئارامی لە عێراق نامینێ دیارە بۆ کوردستانی شەروا دەبی ئەوە پاشان تەسەور ناکەم بە 6 مانجیت کەش حکوومەتی عێراق پێک بێ دەخایەنی ئەوە ئاسان نییە مقتەدا سەدر ئەگەر دەنگ بدا بە کاک وشیار زێباری نازانم چ جوابی خۆی دەداتەوە بەرامبەر شاریعی عارەبی ئەدی ئەوانە خۆیان یاعادەی سیقیان لە کاک وشیار نەکردەوە خۆیان ئەوان بەڕاستی نەیان ناردەوە کوردستان ئەدی ئێستا بیکەنە سەر کۆمار کەواتە دەبێت ڕەوتی سەدر هەروەشێتەوە ئەگەر ئەوە بکە هەرەوەشێتەوە ئاسان نییە بەڕاستی بۆ ئەوان ناتوانی سەدر ئەوە بکە و ئاسانیش نییە حکوومەتی عێراقیش بەدەست سەدر نییە تێیپەڕێنی بەڵام حوتی مانگ بڕیار درراوە بۆ نمونە سەرۆکی کۆمار دیاری بکرێت پێت وایە لەو ڕۆژە دیاری دەکرێیان مفاجە ئایان حاڵەتێک دروست دەبێت کە ئەمە ڕوونادا جارێ تەسەور ناکەم نیسابی قانونی تەواوبی ئەگەر نیسابی قانونی تەسەور ناکەم لە کۆبوونەوەی هەفتی مانگ تەواوبی پاشان دەبی فعلەن بگەڕێنەوە بە پێی ڕێکەوتن و دانیشتن و سیغەیەکی تردا من تەسەور ناکەم نیسابی قانونی تەواوی ئێستا 155 کورسیان هەیە و باز لەوە دەکرێت کە هەندێک پەرلەمانتاری تریش هەیە بە مادە بێت بە هەر شێوازێک بێت لە خۆیان نزیک بکەنەوە بتوانن بە 165 پەرلەمانتار یان بە زیاتر نیساب تەواو بکەن پێتوانی ئەوان دەتوانن ئەوە بکەن ئەگەر ئەو سێلانە بە منەظەمیشیان کرد بێ ئەگەر پەرلەمانتار بە پارە بکڕن نەتیجەی نابی یعنی خۆ ئەوان ئەگەر بە پارە پەرلەمانتار قەنەعات پێ بکەن و بکڕن بیبەنە کۆبوونەوەکە ئەو حکوومەتە ئەگەر داشی مەزرێنن بەڕاستی هیچ ئەرزشی نابی و ناتوانێت حکومڕانی بکە لە عێراق باشە بینە سەر دۆخ هێرێمی کوردستان کا عوسمان خوێندنەوەی بەڕێستانیان بۆچوونی بەڕێز لەسەر ژیان و گوزەرانی خەڵک چییە کە پێویست پێتوانی کاتی ئەوەیە کە بەر لەوەی خەڵک ئارام بکرێتەوە و ژیان و گوزەرانی باش بکرێت ئینجا ئەو ململانێت توندانە لەسەر پۆست و پلە بکرێت ینی تۆ ژیان و گوزەرانی خەڵک چۆن دەبینی وەکو سەرکردەیەک وەکو فەرماندەیەک وەکو پێشمەرگەیەکی دێرین من پێم وایە ژیان و گوزەرانی خەرک لەو پەڕی خراپیە و خەرک پێی وایە دەسەڵات حکوومەتی هەرێمی کوردستان گەمە بە خەڵک دەکا و دەتوانی موچەی خەرک بدا نایدا و ڕۆژە موچە پاشەکەوت دەکرێت ڕۆژە سەتابیستی لێ دەبڕێ و کارەبانیە ئاو نیە ڕێگاوبانیە هیچ کارێکی خزمەتگوزاری کە بەڕاستی پێداویستی سەرەتای خەرکە لە کوردستان جێبەجێ نەکرا جارێ باز لەوە دەکەن هەوڵ بۆ ئەوە دەکەن ببن بە مەرجعیەتی خەرکی کوردستان دیارە ئەو ڕێکەوتنانەی لەگە بەغدا و چ لە کوردستانی شەنگاوی دەنێن بۆ ئەوە نییە بەڕاستی بۆ خزمەتگوزاری و بۆ دەوڵەتداری بی بۆ دروستکردنی مەرجعیەتە
بەبێ کاری خزمەتگوزاری دیارە مەرجعیەتی دروستبوونی مەرجعیەت بە خزمەتگوزاری و بە کاری چاک و بە ڕەزامەندی دانیشتوانی هەرێمەکەیە بەداخەوە خۆ مەرجعیەت بە عەرزوحار و مەرجعیەت بە خۆسۆرکردنەوە و مەرجعیەت بە ڕێکەوتن لەگەر نەیارانی گەلی کورد مەرجعیەت دروست نابی ئەگە دروستیش بی ئەوە کاتیە خۆ مەرجعیەت دەبی لە هەرقوڵاوی ناو کۆمەڵانی خەڵک بی بەداخەوە ئێستا خەرکی کوردستان لەو پەڕی وەزعی خراپترە ژیانی خەڵک خراپە لە باتی بیر لە ژیانی خەڵک بکەنەوە گوزەرانی خەڵک چاک بکەن و خەڵک ئاژ بکەنەوە ئەو تێکدان و ئیتفاقانەی ژێربەژێر دەکرێت بەڕاستی ئەوە دەبتە مایەی ناڕزایی زیاتری خەڵکی کوردستان و خەرک زۆر بەقێزەوە بە تەمەشای ئەو ئیتفاقانە دەکات تەمەشای ئەو ناکۆچیانە دەکات تەمەشای ئەو هەنگاوانە دەکات هیوادارم هەموو لایەک ئەوانەی دەسەڵاتیان هەیە تێشی دەن بگەڕێنەوە سەر منتیقی عاقل بۆ بەڕێوەبردننی وڵاتەکەی خۆمە بۆچی خراپەکە عوسمان بەڵامەوە مەسەلەن پەرلەمانتارێکی کوردستان دەڵێکە ئیمارات دەیەوێت سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێت ئیمارات وڵاتێکی پێشکەوتووە لە کەندا و مەسەلەن لە خەلیج دەیەوێت سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگرێتەوەتە ئەزمموی هەرێمی کوردستان زۆر باشە بۆ ئێوە پێتان خراپە بەداخەوە ئەوە ئەو پەرلەمانتارە زۆر بێ ئاگایە لە دنیا من نامەوێت هیچ کە برێم هەر ئەوەندە دەرێم ئەو پەرلەمانتارەی ئەو قسەی کردیە تەنها لۆ ئافەریمێک ویان لۆ خۆشەویستی سەرۆکی حکوومەتەکەی ئەو قسەی کردیە بەداخەوە دەنێ بۆ خۆی چار ساریت کە تەمەشای ئەو قسەی خۆی بکە زۆر شەرم دەکا و هەر تەمەشای وەفتەکەی سەرۆکی حکوومەتەکەی بک بۆ ئیمارات لە هەینێ تێدەگا و وەفتە مەبەستی چ بووە بۆ چووە بەداخەوە پەرلەمانتارەی و قسەی کردی ئاگای لە سیاست توشت نییە بۆ شادی یان بۆ خۆشی سەرۆکی حکوومەت ئەو قسەی کردی بەڵێ باشە کا عوسمان بەڵام پرسیارێکیش لە یەکێتیەکان دەکرێت کە لە کاتێکدا کە ژیان و گوزەرانی خەڵک خراپەوە ڕۆژ بە ڕۆژ بە ئاشکرا دیارە کە پارتی وەک خۆشت دوتت پاڵ بە یەکێتیەوە دەنێەوە دەیەوێت بێهمێتی کات وە پەراوێزی خات یەکێتی دەبێت چی بکات بۆ ئەوەی لانی کەم ببێتە بەرگری کارێکی سەرسەخت بۆ ژیان و گوزەرانی خەڵک بۆ چارەسەری کێشەکانی خەڵک مەسەلەن پارتی ئامادە نەبوو لەگەڵ ئێوە لە کەرکک مەحافزێکتان لەگەڵدا بنێ سەرۆکاتی کۆمارتان لێ وەردەگرێتەوە لە حکوومەتەوە تا ڕۆژانە کێشەکان دەژمێردرێن یعنی بۆچی ئێوە دەبێت چی بکەن یان پێویست یەکێتی چی بکات خۆ خەڵک گلەی لە ئێوەش دەکات ئەگەر ڕێی من بەڕێی من بی یەکێتی بەرنامەی خۆی نازانم چییە ئەمن داوا لە مەکتەبی سیاسی بە تایبەتی لە جەنابی کاک باڤڵ دەکەم و هەر لە دوای هەربژاردننی و دامەزراندنی حکوومەتی عێراقەوە بە پەیوەندیەکان دابستنەوە لەگەر پارتی دموکراتی کوردستان واگە پارتی نەخشەی سڕینەوەی یەکێتی هەبی یەکێتی حەقا بەڕاستی چیتر ئەوە لە پارتی قبول نەکا و بە شێوەک لە شێوەکان چ بکە ناکرێ یعنی ئەتوو دەست بە خۆت داشۆڕکەوە و بێ هێزێک لە دژت بی و بتڕوتێنتەوە و فعلەن چاردەورەکەت لێ بکاتەوە و دائیمەن بەرنامەی لە باتی دۆستایەتی دژایەتیت بکە و توش دەبی فعلەن بیر لە هەنگاوی تر بکەیەوە و کۆمەڵەیەک شتی تر هەیە وەکو باسم کرد بە پێی ئەو مادان دەستوریانەی کە ڕێگا پێدراون هەوڵ بدرێ کاریتکە بکرێ ئەوزاچ بۆ ئەگەر بکرێ بۆ هەرێمی سربەخۆ یان هەرێمێکی تر باشترە چمکە و بەڕاستی ناکرێ هەر ببیە پاشکۆی پارتی و سەرکردایەتەکەی یەشێتی چیتر بەڕاستی جەماوەرەکەی و ئەندامەکان و دۆستەکانیشی ئەوەی لێ قبول ناکات چیتر کۆتایی پێهاتیە ئەوەندە پاشکۆیەتی پارتی بەسە ئەوەندەی کردیتی ئەگە پارتی بەوەندە ئەو بە زیاتر بە لەبەرچی پاشکۆیەتی بووە لەبەرچی پاشکۆیەتیتان کردووە کاوسمان بۆ چیەکەتی کردوێتی
لەبەرەوەی تا ئێستا بۆ یەکڕێزی ماڵی کورد بۆ ئەوەی ڕێ لە دوو ئیدارەیی بگیرێ بۆ ئەوەی کورد بە یەکەوە داوای مافەکانی خۆی بکات لە بەغدا بەرام بەداخەوە کە بەرامبەرەکەت ئەوەی لە بەرچاو نەگرت ئەتوو مەجبوری ڕێگایشی تر بگریە بەر. بەڵێ دواسەرنجی بەڕێز کا عوسمان بانی مارانی. ئەمن تەبەنا دەکەم هیوادارم پارتی دموکراتی کوردستان وا لە یەشێتی نەکا ناچاری نەکا ڕێگای تر بگریتە بەر و بە تایبەتی جەنابی کاک مەسعود و ئەمن لێرەڕا دەرێم تەنها کاک مەسعود ئەوەندە لەبەر چاو بگرا کاک باڤڵ لەو تەمەنەی خۆی یەک دوو جار سەردانی کردی داوای لێ کردی با یەک ڕێزی ماری کورد تێک نەچی و هیوادارم سەفەر و پێشنیارەکانی کاک باڤڵ لە بەچاو بگری و هیوادارم کورد نەبی بە دوولەت کورد جارێکی تکە پلانی داگیرکەران نایارانی میلەتەکەمان جێبەجێ نەکە و پارتی یەکێتی ناچار نەکە بیر لە دروستکردنی دوو ئیدارەیی بکاتەوە و ئەگەر پارتیش هەچی ئەوانەی لە بەرچاو نەگەر بتەکی داواکارم یەکێتی نیشتمانی کوردستانیش بە ئیلاقاتەکانی خۆی دابستەوە و بیر لە شێوەیەکی دی بەڕێوەبردننی ئیدارەی کوردی بکاتەوە لە سنووری دەسەڵاتی خۆی. زۆر سپاس بۆ بەڕێز عوسمان بانی مارانی سەرکردە لە یەکێتی نیشتیمانی کوردستان فەرماندە و پێشمەرگەی دێرین کە لە شاری کۆیەوە لەگەڵمان بوو. بینەرانی خۆشەویست سپاس بۆ بەڕێستان لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.